جه دنگ امریکا لواشنطن پایتخت سلاوین هفکار من آسو جبارو من صالح دمیجر بو بینر رهجا دمجمیر حیشت بیانیه بدما واشنطن ام خلک کنویا برنامه کرد کانکشن یاکوب آوای کی زندی لسر کانال NRT همی پلتفرم دنگ امریکا تی بلاف کرن جو بینر رهجا را پیشکش دکن آسو تبخیراتی تیما کرد کانکشن صالح زور سپاس هاوکات برنامه امرومان زیاتر سنگ دخینا سر دوایمین پیشاتەکان و خۆپشاندانە ناڕزایەکانی ئێران و کاردانەوە جیهانیەکان. ام هروها بحثا پیواژون داوی لکامپا هولیا با کروجلات سوریه و هن مجاری دنجی دکن. میدیاکانی ئێران بەڵاویان کردوتەوە ئەوە دووەم جارە ئێران باڵیۆزی بەریتانیا بانگهێش دەکات لە دوای سەرهەڵدانی خۆپشاندانە سەرتاسەریەکانی وڵاتەکە لە مانگی ڕابردووە. ئەمە تومەتەکانی دەستێوەردانی ڕۆژاوا زیاتر دەکات بەوەی کە ئێران تومەتباریان دەکات کە دەستیان هەیە لە تاوسەندنی ناڕەزایەتەکاندا. ئێران پێی وایە دوژمنەکانی وەکو ئەمریکا تومەتبارن بە ڕێخستنی خۆپشاندانە ناڕەزایەکان کە گەورەترین ئاڵنگاریە بۆ دەسەڵاتدارانی ئێران. خۆپشاندەران داوای ڕوخانی کۆماری ئیسلامی دەکەن و داوای مەرجی خامنەئی دەکەن. ئەو گرتە ڤیدیۆیانەی ڕۆژی چوارشەمە لە سۆشیال میدیا بڵاوکرانەتەوە دەرکەوتووە کە کچانی خوێندنگە ئامادەیەکان لە تەران حیجابەکانیان فڕێدەدەن و دروشمی مەرگ بۆ ئایەتوڵڵا عەلی خامنەئی دەڵێنەوە. دەسەڵاتداران بۆ سەرکوتکردنی خۆپشاندەران ستەمکارێکی کوشندە ئەنجام دەدەن. ئەمەش ئاماژەیە بۆ نیگەرانی گەورەبوونی خۆپشاندانەکان لە کاتێکدا هەندێک لە چاودێران پیان وایە حکومەت لە ڕوخاندایە. شاید حاڵەکان ڕایانگەیاندووە وەک لە پۆلیسەوە پۆلیسی ئاژاوە ژێڕی دەڵێت کە ئێران ڕۆژی چوارشەمە لە چەند شارێکدا جێگیر کراون پۆلیسی ئاژاوە ژێڕی بە تایبەتی لە دەوروبەری زانکۆکان کە خاڵێکی سەرەکی خۆپیشاندانەکانن. لە ناوا ئێرانێ خۆپیشاندان بەردەوامن و ئەف ژی هەن دیمەنێن هەنێک جوان خۆپیشاندانان. دادواری ایران درباره کشتنا کچک گنج که د خۆپیشاندانên دژی مرنا ژینا ئەمینی دا هاتبوو کشتن لێ پرسین vekirن تند تژیا کۆلانان بووە سەدەما مرنا bi dehan kesan ku piraniya wan xweپêşanderin lê endamên hêzên ewlekariyê jî hene. Ajansa Fermiya Nûçehan êrna ji ser zarê dozgerê Tehranê Elî Salihî derengî sêşemê ragihand ku ji bo lêkolînên li dor sedema mirna Nîka Şekramî li dadgeha tawanan doz hatiye vekirin. Fermana lêkolînê li ser doseyê hatiye dayîn û divê derbarê de pîvanên pêwîst tên standin. Berê jî dozger gotibû ku 400 xweپêşander bi merca ku kiryarên xwe dubare nekin ji girtîgehê hatine berdan. Lê wî tekez kir ku kesên li dijî ewlekariya niştemanî kar kirine dê bi biryardarî bi awayekî rişt û bênermî danûstandan bi wan re bê kirin. ناڕزاییە سەرتاسەریەکانی ئێران ماوەی زیاتر لە 2 هەفتەیە بەردەوامن. سەرباری کوشتنی زیاتر لە 100 خۆپشاندەر و بریندارکردنی هەزاران کەس و زیندانیکردنی زیاد لە 1000 کەس تا دێ خۆپشاندانەکان زیاتر زانکۆ و خوێندنگاکان دەگرێتەوە. سەبارەت بە کاردانەوە جیهانیەکان و پەرسەندنی خۆپشاندانەکان لە سەرتاسەری ئێراندا فەرهاد فەلاحیمان لەگەڵایە. فەرهاد ئەم کاتت باش. فەرهاد دوایمین کاردانەوە جیهانیەکان بەرامبەر خۆپشاندانەکانی ئێران چین و هاوکات دوایمین پەرسەندنی خۆپشاندانەکانیشمان بۆ باسکەی گرنگە.
ئاسۆ سڵاوتان دەبێ من ئەمەوێت لە ناوخۆی ئێرانەوە لە ناوڵاتەوە لە ئێران دەست پێ بکەم خۆپێشاندانەکان هێشتا بەردەوامن لە نێوخۆی ئێران ئەتوانم بڵێم زۆربەی خۆپێشاندانەکان ئێستا لە زانکۆکان و لە قوتابخانەکانی ئامادەیی بەڕێوە ئەچێ لە وڵاتە هەروواکە لە دیمەنەکانە بینیمان و لە هەواڵەکانیشا باسی لێوەکرا ئەوەی کە زۆر سەرنجڕاکێش بۆ لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەشداری خوێندکارانی ئامادەیی کچانی خوێندکاری ئامادەیی پۆلەکانی ئامادەیی بۆ لە سەرانسەری ئێران لە شارە جیاجیاکاندا کە بەلادانی سەرپۆشەکانیان دروشەمەڵێنەوە خۆپێشاندانەکەن ئەبینن ئەو مامۆستایانەی کە کۆماری ئیسلامی ئەینێرێتە قوتابخانەکانیان بۆ ئەوەی کە وانیان پێ بڵێتەوە ئەگەر بزانن کە لایەنگری کۆماری ئیسلامی ئەکەن خوێندکارەکان هەستاون بە دەرکردنی ئەو مامۆستایانە لە مەکتەبەکان و لەلایەن دروش مەڵێنەوە و لە دیمەنەکانە دەرەکەون کە چۆن مامۆستاکان لە قوتابخانەکانیان دەرەکەن ئەتوانم ئاماژە بەوە بکەم کە لە زۆربەی زانکۆکان لە شارە جیاجیەکانی ئێران بە تایبەتی شاری تارانی پایتەخت هەردوێنێ و ئەم ڕۆژ خۆپێشاندان هەبووە مانگرتن هەیە خوێندکارانی زانکۆکان ناڕۆنە پۆلەکانی خوێندن بۆ ئەوەی کە دژایەتی خۆیان بەرامبەر ئەو سەرکوتکاریەی کە هەیە لەسەر خوێندکاران و خۆپێشاندەرانی ئێرانی ڕابگەێنن لە هەواڵی پێشترمانە ئاماژەمان بە کوشتنی نیکا شاکەرەمی کرد هاوڵاتیەکی کچی تەمەن 16 ساڵانی خەڵکی پارێزگای خوراماباد کە بۆ سەردان لە تاران بووە لە ماڵێکی لە خزمەکانی لە 29 مانگی ڕابردوو بێسەر و شوێن ئەکرێت پاش هەفتەیەک تەرمەکەی لە گرتوخانەی کەهریزەک لە نزیک شاری تاران یانەوەی ڕادستی بنەماڵەکەی بکەنەوە پاش ئەوەی کە فشارێکی زۆرە خەنە سەر بنەماڵەکەی بۆ ئەوەی کە شتەکە میدیایی نەکرێتەوە باسی لێوە نەکەن ئەیانەوێت تەرمەکە ڕادستی بنەماڵەکەی بکەنەوە بەڵام دوای ئەوەی کە خەڵک لە پارێزگای خڕۆماباد ئاگات لە پارێزگای لۆڕستان ببورن کە ناوەندی پارێزگاکە کاتە خڕۆماباد ئاگادار ئەبنەوە لە بارودۆخەکە هەوڵە دەن بڕۆنە سەر گۆڕستانی شارەکە بۆ ئەوەی کە خۆپێشاندان بکەن بەڵام هێزەکانی ڕژیم تەرمی نیکا شاکەرەمی تەمەن 16 ساڵان کە هەردوێنێ و پێرێ ئەبوو بە 7 ساڵی تەرمەکە دەدزن و لە شوێنێکی نادیار بە خاکی ئەسپێرن کە هەتا دێت سەرکوتکردنەکان لە ئێران زیاتر ئەبێت دوێنێ بە گوێرەی ئەو هەواڵانەی کە بە بەشی کوردی دەنگی ئەمریکا گەیشتووە ڕێژەیەکی زۆر لە چالاکوانانی مافەکانی مرۆڤ چالاکوانانی مەدەنی لە شارە جیاجیەکانی ئێران دەست بەسەر و بێسەر و شوێن کراون هەتا ئێستاشی زانیاریەک نییە لە بارودۆخی ئەو چالاکانە لە هەرێمە کوردیەکان بە هەمان شێوە لە دیمەنەکانە بینیمان کە چۆن هێزەکانی ڕژیم بە چەک و فیشکی ڕاستەوخۆ تەقە لە خۆپێشاندەرانەکەن ئەمە هەتا دێت ڕێژەی بریندار و کوژراوەکان لە شارە جیاجیەکانی ئێران بەرزتر ئەکاتەوە ئەتوانم بێم لە ڕوانگەی دەرەوە لێرە لە ئەمریکا و لە جیهان کارداناوە هەبووە دوا بەدوای ئەوەی کە کاربەدەستانی ئێرانی ئەمریکا و ئیسرائیلیان تۆمەتبار کرد بەوەی کە لە پشت ئەم خۆپێشاندانانن و هەمووی پیلانی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی پاشکۆی ئەمریکا و ئیسرائیلن دوێنێ لە کۆشکی سپی کارین ژان پیر وتەبێژی کۆشکی سپی لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەوانێک سەبارەت بەوەی کە بەڕێوەبەرایەتی بایدن چی ئەکا بۆ پشتگیری خۆپێشاندەران لە ئێران وتی جا ئامانجی ئێمە وەک لە زاری سەرۆکەوە گوێتان لێبووە وەک ئەوەیە لە منەوە گوێتان لێبووە و هەروەهاش لە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانیەوە لە مسەکۆیەوە و لە زۆرێک لە کاربەدەستانی تریشمانەوە ئێمە پشتیوانی لە هەموو هاوڵاتیانی ئێرانی دەکەین کە بە ئازایەتیەکانیان بوونەتە هاندەر بۆ جیهان ئێمە بەردەوام دەبین لە پشتیوانیکردنیان ژنان و پیاوانی ئێران پێویستە مافی ئازادی ڕادەربڕین و کۆڕ و کۆبوونەوەیان هەبێت ژنان پێویستە بەبێی ئەوەی توندوتیژیان بەرامبەر بکرێت یان هەراسان بکرێن هەر چیەکی دەیانەوێت بیپۆشن دەبێت ئێران دەستبەرداری توندوتیژیەکان بێت دژ بەگەلی ئێران بەهۆی ئەوەی تەنیا دەیانەوێت ئازادی و مافە بنچینەکانی خۆیان ئەزمون بکەن بەردەوام دەبین لە هەڵوێست وەرگرتن و کارکردنیش بۆ پەرپرسیارکردنی کاربەدەستانی ئێرانی و هەروەهاش پشتیوانیکردنی مافی ئێرانیەکان بۆ دەربڕینی ئازادانەی ناڕەزاییەکان. هەر دوێنێش هاوکارمان سیروان قەچۆ لە بەشی کوردی دەنگی ئەمریکا لە وتوێژێکی تایبەتی لە ئۆفیسی سناتۆر کریس ڤان
هۆڵن لێرە لە واشنگتن پرسیاری لێکرد سەبارەت بەوەی کە هەنگاوەکانی ئەمریکا چی دەبن بۆ سەپاندنی ئەو سزا نوێیانە بەسەر کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران لەسەر سەرکوتکردنی خۆپێشاندەرانی ئێرانی سەناتۆر ئاوا وەڵامی دایەوە. Ez bi durustî nizanim ka pêngavên nû dê çi bin lê ev hemû bêguman ji encamê tûrrebûnê ye li hember kuştina Mahsa Emînî. Hikûmeta Biden ji xwe berhinekiriya li dijî ewsaziya dibêjinê polîsê exlaqî encam dane û kesên dî ku dest heye di tepaserkirina xwepêşandanên aştiyane de. Ev ca ez bawer dikim hikûmeta Biden dê berdewam bi dûwan kes û saziyan bikeve ku beşekin ji torê ji navbirina nerazîbûnên aştiyane birêkên hovane. ئاسۆ هەروە سناتۆر کریس ڤان هۆڵن لە وەڵامی پرسیارێکی سیروان قەجۆی هاوکارمان لەسەر ئەو هەنگاوە کرداریانەی کە ئەبێ بەڕێوەبەرایەتی بایدن هەیان بێت بۆ یارمەتیدانی خۆپێشاندەرانی ئێرانی وتی ئەمریکا هەوڵ دەدا دوو ئاراستەیەن هەمەڕەنگ پەیرەو بکە یا یەکێ وان کەسێن زۆرێ لە دژی خۆپیشاندانên ئاشتیانە بکارتینن بەرپرسیار بکە و جزایان لەسەر وان دانا و دێ بەردەوام ڕێکên hejî bibîne. Ji bo encamdana wê çendê û her niha gelek ciza û toleyên aborî li ser Îranê hene lê niha hewl hene kes û saziyên berpisyarî tepaserkirina xwepêşandanên aştiyane bibin armanc. Ya duwan bêguman bi rêveberî hewl dide pitir rêkan bibîne ji bo wergirtina zanyariyên serbixwe û rast û durist ji xelkê Îranê. Ji ber vê yekê bi rêveberiya Biden bi fermî rêda kampanya gihandina internetê bêguman bi destxistina dezgehan di nav Îranê de bê alozî û zehmetî nabin lê em digel hevbendên xwe li seranserî cîhanê kar dikin bi taybet li herêma Rojhilat ji bo başbicihkirina dezgeh û saziyên peywendiyên agihî û zanyariyan û li dawî ew bigehin gelê Îranê. بەڵێ ئاسۆ هەروەها سەناتۆری دموکرات لە وەڵامی پرسیارێک کە ئایا کاربەدەستانی ئەمریکا بەڕێوەبەرایەتیەکەی بایدن ئامادەیە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی دانوستاندن بکات یان ڕاوێژ بکات لە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی سەناتۆر ئاوا وەڵامی دایەوە. Ez bawer dikim divê Amerîka hêlek vekiriya peywendiyan bi civaka sivîla Îranê re hebe. Heta radeya ku em bikaribin peywendiyan bi civaka sivîl û komelên civaka sivîla Îranê re ava bikin. Eger tu pirsê ji min dikî ke eger bi rêveberî rêbazekê peyrew bike ji bo guhertina rejîma Îranî ez bawer dikim bi rêveberî rêkeka rast û li demê rast û durist daya pêşxwe. Digel wê jî eger tu berê xwe bidî destûdarê li ser erdê ez bawer dikim hikûmeta Biden bi awayekî pêtivî bersivê dide. بەڵێ ئاسۆ هەروەها سناتۆر کریس ڤان هۆڵن لە وەڵامی ئەو پرسیارەی هاوکارمان سیروان قەجۆ سەبارەت بە هێرشە موشکی و درۆنەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بنگە و بارەکەکانی پارتە ئۆپۆزیسیۆنەکانی کورد لە ئێران کە لە هەرێمی کوردستان دان و مەترسیەکانی ئەو هەنگاوانەی ئێران وایوت. Eva xetera ew pêşêliya serweriya Iraqê dema hikûmeta Îranê snûran derbas dike û êrîşan dike ser cih û xelkê di erdê Iraqê de. Welatên girtiyên Amerîka bi eşkereyî dibêje divêt ew zêdegavî û pêşêlî ya serweriya Iraqê bi dawî werin. Bi tinê hikûmeta Îranê dê gazindê ji xwe bike dema xwepêşandanên aştiyane mezin dibin çûnku ew ji ber zulm û zordariya wê ye li dijî gelê Îranê. Divêt ew wê zulmê nehinêrte nav Iraqê jî. Divêt em her karekî bikin ji bo parastina serweriya Iraqê. Bi giştî û zêdebarî maytêkirinên Îranê jî em êrîş û derbazkirina snûran di nav Iraqê de ji aliyê Tirkiya jî dibînin. بەڵێ ئاسۆ کاردانەوەکان لە ئەمریکا زۆر بوون بەڵام لە دوێنێ نیوەڕۆ بە کاتی واشنگتنەوە سەرنجەکان زیاتر لەسەر ئەوروپا بووە لە دوێنێەوە پارلەمانی یەکێتی ئەوروپا لە کۆبوونەوەدایە و زۆربەی پارلەمانتارانی وڵاتانی ئەوروپی بەشدار لە یەکێتی و لە پارلەمانی یەکێتی ئەوروپا ئیدانەی
داپۆساندنی خۆپێشاندەرانیان کردو لایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەو کۆبوونەوەی یەکێتی ئەوروپا لەسەر لێپرسینەوە بوو لە جۆزف بۆرڵ بەڕێوەبەری سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا کاردانەوەی زۆر جیاواز هەبوون. جۆزف بۆرڵ وەڵامی ئەو پرسیاری پارلەمانتارەکانی یەکێتی ئەوروپای دایەوە، بەڵام شتێکی سەرنجڕاکێش ئاسۆ ئەوە بوو کە نوێنەری سوید لە پارلەمانی ئەوروپا عەبیر ئەلسەحلانی ئەمڕۆ لە پارلەمانی ئەوروپا بە بڕینی قژی ئیدانەی ئەو هێرشانەی کرد کە کۆماری ئیسلامی ئێران دەیکاتە سەر خۆپێشاندەران. با پێکەوە دیمەنی ئەو کاتە ببینی. We the peoples and the citizens of the EU demand the unconditional and immediate stop of all the violence against the women and men in Iran. Until Iran is free, our fury will be bigger than the oppressors. Until the women of Iran are free, we are going to stand with you. Jian, Azadi, women, life, freedom. Herr Kolleginnen und Kollegen, es ist bei dieser Debatte sehr schwer. بەڵێ ئاسۆ ئەو دیمەنانەی کە بینیمان لە پەرلەمانی یەکێتی ئەوروپا بوو هەتا دێت کاردانەوەکانیش زیاتر دەبێت سەبارەت بەو بارودۆخەی کە لە ئێستا لە ئێراندایە. ئەتوانم ئاماژە بەوە بکەم کە ئەو وتوێژەی کە هاوکارمان سیروان قەچۆ لەگەڵ سەناتۆری دموکرات کریس ڤان هۆڵن کردوویەتی ئەمڕۆ لە پلاتفۆرمەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا ئەتوانن بینەرانمان بە تەواوەتی کۆی وتوێژەکە ببینن. ئاسۆ دەگەڕێمە وڵاتە. بەڵێ زۆر سپاس فەرهاد. سپاس بۆ ئێوەش. هەربژین. سەرۆکی ئێرانê dibêje Amerîka û İsraîlê plana xwepêşandanan li welatê wî kirin da ku pêşveçûna Îranê rawestînin. Reîsî roja sêşemê di axaftinekê de li Perlemanê got çima dijmin, çima Amerîka û rejîma Sihyonî li dijî gelê me welat û şoreşa me komplo û eftêkbirin çêkirin. Weke ku rêberê bilind gotiye welatê me ber bi pêş ve diçe û dijmin jî naxwazin welatê me pêş bikeve. Nerazîbûnin ku di encama kuştina Jîna Emînî de girtî geha polîsên exlaqiyên Îranê de derketibûn holê ev hefteya sê me ku li seranserî Îranê tevî tepeserkirina hikûmetê didomin. Televizyona dewletê ya Îranê ragihand ku hejmara kuştiyên pevçûnên tund tên di navbera xwepêşanderan û efserên ewlehiyê de dibe ku bigêje 41 kesan. Komên mafên mirovan hejmara miriyan zêdetir dane lê rêxistina lêborînê navnetewî ku navenda wê li Londonê ye got ku wê 52 qurbanî belge kirine. بەڵێ هەر سەبارەت بە خۆپیشاندانەکانی ئێران و کاردانەوەکان جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ڕایگەیان ئەمریکا سزای زیاتر دەسەپێنێت بەسەر ئێراندا بەهۆی سەرکوتکردنی کوشندەی ئەو ناڕەزایەتیانەی کە بەهۆی کوژانی ژینە ئەمینیەوە سەری هەڵداوە. بەهۆی کوشتنی ژینە ئەمینیەوە شەپۆلی تووڕێی و ناڕەزایەتیەکان سەر لەبەری شارەکانی ئێرانی گرتەوە لە کاتێکدا ئێران لە ماوەی نزیکەی 30 ساڵدا خۆپیشاندانی ئاوا سەرتاسەری بەخۆیەوە نەبینیوە. ئەم خۆپیشاندانانە بەڕادەیەکی بەرفراوان دەوڵەت دەستی کردووە بە سەرکوتکردنی خەڵکانی ناڕازی و بەو هۆیەوە دەیان خۆپیشاندەر کوژراون و سەدانی دیکەش بریندار بوون و هاوکات زیاتر لە 1000 کەسیش دەستگیر کراون. سەرۆک بایدن وتیشی بەردەوام دەبین لە لێپرسینەوە لە بەرپرسانی ئێران و پشتیوانی لە مافی ئێرانیەکان دەکەین کە بە ئازادانە ناڕزایی دەرببڕن. هەروە بایدن وتیشی بە توندی نیگەرانە لە راپۆرتەکان سەبارەت بە تاوسەندنی سەرکوتکردنی خۆپیشاندەران و وتی واشنگتن پشتیوانی لە هەموو هاوڵاتیانی ئێران دەکات کە بە ئازایەتی خۆیان ئیلهامیان بەخشیوە بە جیهان. گروپەکانی مافەکانی مرۆڤ زۆر نیگەرانن بەرامبەر سەرکوتکردنی خۆپیشاندان و کوشتن و زیندانیکردنی ئازادی خوازانی ئێران.
بەرپرسێ سیاسەتە دەرڤایە یەکێتیە ئەوروپی جوزف بۆرێل ڕۆژە سێشەمێ گوتێ یەکێتیە ئەوروپی ji ber kuştina jîna Emînî û tepesserkirina xwepêşandanên li seranserî welêtê cezayan li ser Îranê dide berçavan. Borêl ji Parlemana Ewropî re got em ê bi berdewam bin li ser hemû bijardeyên li berdestê me. Di nav de jî pîvanên stînordar ji bo çareserkirina kuştina Mahsa Emînî û awayê û hêzên ewlekariyê yên Îranê ku wî awayî bersivdana xwepêşandanan didin. Wî got mebesta wî ji pîvanên sînordar ew cezan e. لە کاتێکدا خۆپیشاندانەکان لە سەرانسەری جیهاندا بەردەوامن دژی کوشتنی ژینە ئەمینی و دەیان خۆپیشاندەر لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە کوژراون هاوکات خانمە ئەکتەرێکی هۆلیوود نازنی بنیادی کە بەڕەچەڵک ئێرانیە و باڵێزی لێبوردنی نەدۆڵەتیە داوا دەکات کاری زیاتر بکرێت بۆ پاراستنی مافەکانی ژنان لە ئێران. ئەم ئێستێرە سینەماییە کە ئێستاکە تەمەنی 43 ساڵە ئەو کاتەی لەگەڵ خانەوادەکەیدا لە تەران هەڵهات تەمەنی تەنها 20 ڕۆژ بوو. لە چەند هەفتەی ڕابردوودا دوای کوشتنی ژینە ئەمینی دەنگێکی زوڵاڵ بوو لە هەڵمەتی دژی ڕژێمدا هەل لە سەرەتاوە تا ئێستاکە. Ajansa Fermiya Nûçeyna Îranê roja çarşemê ragihand ku welatiyê Amerîkî Baqir Nemazî ji Îranê derketiye wê vîdeoyek belav kir ku têda xuya dike ew li gel zilamekî bi cilûbergên Omanî li balafireke taybet siwar dibe. Vîdeoyê nîşan da çawa ew di hilkişandina playên balafirê de zehmetiyan dibîne. Li gorî malpera Flytrader 24 cihê herî dawî ya yê balafirê dikare li ser bajarê Yezdê yê navbenda Îranê were dîtin. Wezareta Derve ya Îranê li ser malpera xwe ragihand ku Oman roja sêşemê spasiya Îranê kir ji bo radestkirina welatiyê Amerîkî Nemazî. Nemazî yê 85 salî karbidestekî berê yê neteweyên yekgirtî bû welatîbûna Amerîkî û Îranî heye û yek ji 4 Amerîkiyên Îranî ye. Di nav de jî kurê wî Siyamak jî ku li Îranê hatibû girtin an jî derketina wî ji welêt hatibû qedexekirin. Nemazî di sala 2016 de li Îranê bi tawanbariya hevkariya bi hikûmeteke dijmin ra hatibû girtin û 10 sal cezayê girtîgehê lê hatibû birîn. Destaladarên Îranê di sala 2018 de ew ji ber ji sedemên pizîşkî serbest berdan û di sala 2020 de dosyeya wî hate girtin. Cezayê wî guhert bo dema hatî xizmetkirin lê ew ji derketina derveyî welat hatibû qedexekirin. واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. ئاڵۆزە سیاسیەکانی عێراق بوونەتە ئاڵنگاری و بربەست لە بەردەم پێکەنانی حکومەت و یەکلایکردنەوەی ناکۆچەکان. کۆمەڵگەی نێودەوڵەتی و هاوڵاتیانی عێراق داوایان لێ دەکەن هەرچی زووە حکومەت پێک بهێن و ئاستەنگەکان بڕەوێننەوە. سەبارەت بۆ پرسا بەڵێن ساڵحمان لەگەڵایە بڵێن دواترین پەرەسەندنەکان بەکوێ گەیشتون لە پرۆسەی پێکەنانی حکومەتی عێراقە. ئاسۆ یەکێک لەو پەرەسەندانەی کە هەیە سەرۆکی پەرلەمانی عێراق لە ئێستادا کەوتۆتە ژێر فشارێکی زۆرەوە بەوەی کە دەبێت دانیشتن بکە بۆ هەڵبژاردننی سەرە کۆماری عێراق لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی دەڵێن لەگەڵ ئەو پشتیوانیەشدا کە کردویانە بۆ حەلبوسی بەڵام هەتا ئێستا هەوڵی ئەوەدا کە کاروبارەکان لەناو پەرلەمانی عێراقدا دوابخاوە وادەیەکیان بۆ داناوە هەندێ سەرچاوە ئاماژە بەوە دەکەن تا ناوەڕاستی ئەم مانگەیە هەندێکی تر دەڵێن لەوانەیە بگاتە 20 بۆ 22 ئەم مانگی دەیە. بۆ خۆت دەزانی ئاسۆ ساڵێک تێدەپەڕێ بەسەر ئەو هەڵبژاردنە پێشوەختەی لە عێراقدا کرا تا ئێستا نەتوانراوە حکوومەت پێک بێنرێ. پێکنێنانی حکوومەتیش دەگەڕێتەوە بۆ ئەو ناکۆچی و ناتەباییە کە لە ناو ماڵی شیعەدا دروست بووە. هەرچەندە ئاماژەش بەوە دەکرێت
کوردەکانیش لە هەرێمی کوردستانی عراق بەشێکن لەو گرفتە لەبەرەوەیە تا ئێستا نەگەیشتونەتە سەر بڕیارێکی یەک لە کەرەوە بۆ هەبوونی کاندیدێکی هاوبەش یا بە چەند کاندیدێک بچنە هەڵبژاردنەکەی پەرلەمانەوە بۆ دەستنیشانکردنی سەر کۆماری عراق. بەگشتی ڕەوشەکە زۆر ئاڵۆز بووە و پێش ناچێت تەنانەت ئەگەر دانیشتنی پەرلەمانیش بکرێ بتوانن بگەنە ئەنجامێک. زۆرێک لە شیکەرەوە ئاماژە بەوە دەکەن لە ناو بەغداوە کە تەنانەت دەگەر سەر کۆماری هەڵبژێرێ ڕەوتی سەدر بۆ نمونە مەرجنیە بۆ کاندیدەی کە لایەنی چوارچەوەی هەماهنگی پێشنیازی دەکات تا حکوومەت پێک بێنێ ڕەوتی سەدر قایل ببێ. ڕەوتی سەدر لە ئێستادا شەقامی بە تەواوەتی لە ژێردەستە هەوڵیش دەدا لەگەڵ کۆمەڵە و لایەنەکانی ناو ئەوەی لە عراق بە شۆڕژگێڕانی تشرین ناسراون لەگەڵ ئەوانەدا کاریگەری هەبێ هەرچەندە چەند ئاماژەیەک لە ئارادایە کە تشرینیەکان ڕەوتی سەدر ببێ بە سەرۆکاری کاروبارەکانیان. بەڵێ هەڵبەت یۆنامی ڕۆڵێکی گرنگی هەیە لە پرۆسەی سیاسی عێراقدا و ڕۆژی سێشەمە جنین پلاسخارد لە بەردەم ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکاندا باسی لە ڕەوشی عێراق کرد. ئایا هیچ پرۆژەیەکی بۆ چارەسەرکردن خستە ڕوو؟ ئاسۆتوانین بڵێن لە ماوەی ئەو 22 خولەکەی وتارەکەی کە پێشکەشی کرد بۆ ئەنجومەنی ئاسایش تەواوی ئەو 22 خولەکە خۆی لە خۆیدا دەبێتە پرۆژەیەکی زۆر گەورە و گران بۆ عراقیەکان. پرۆژەکەش لەسەر بنچینەی ئەوەیە کە بەرژەوەندی عراق بخرێتە پێش بەرژەوەندی حزبە سیاسیەکان و لایەنەکانەوە. بنەبڕکردنی دیاردەی گەندەڵی هەر هیچ نەبێ کەمکردنەوەی ئەم دیاردەیە بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی دانا بۆ ئەوەی کە عراق کەوتۆتە ناو ئەم ڕەوشەوە. خاڵێکی تر کە زۆر گرنگە و دەکرێت وەکو بەشێک لەو پرۆژەیە تەماشای بکرێ ئەویش ئەوەیە دروستبوونەوەی متمانە لە نێوان لایەنە سیاسیەکانی عراقیدا. بەڵام وەکو خۆت دەزانی ئەو متمانەیە کەوتۆتە سەر کۆمەڵی فاکتەر یەکەمیان و لەسەر و هەموو شتێکەوە دەستبەرداربوونی عراقیەکانە لەوەی کە ببنە بەشێک لە کارنامەکانی وڵاتانی دەوروبەر و هەر یەکەیان ببێتە خاوەنی بەرنامەیەکی عراقیانە لە پێناو ئەو بەرژەوەندیە گشتیەی کە جنین پلاسخارد باسی دەکات. بڵێن هەڵبەت دۆسەی سەروەری و هەروەها دەست تێوەردانەکان لە عێراقدا بە تایبەتی ئێران و تووشیا چەند کاریگەری هەیە بەسەر ئاڵۆزیە سیاسیەکانی ئێستاوە. بێگومان ئەمە هەروەکو ئاماژەمان پێکرد ئەمە بەشێکە لە گرفتە هەرە سەرەکیەکەی عراق لە ئێستادا وڵاتی عراقی دەوڵەتی عراق ئەکرێ بگوترێت سەروەریەکانی خۆی لە دەست داوە. نەتوانای ئەوەی هەیە ئاسمانی وڵاتەکە کۆنتترۆل بکە، نەتوانای ئەوەی هەیە کە خاچی وڵاتەکەشی بە تەواوەتی کۆنتترۆل بکە. کۆماری ئیسلامی ئێران هەر لە هەر کاتێکا بێ بە درۆم بێ یا بە موشک بێ یا بە تۆپخانە بێ بردومانی هەم هەرێمی کوردستانی عراق دەکا و هەم ناوچەکانی توری باکووری عراق دەکات. تورکیا بە هەمان شێوە. تورکیا زیاد لە 25 بنکەی لەشکری جێگیری هەیە لە ناو خاچی عراقدا. هەتا ئێستا عراقیەکان نەیانتوانیوە کارێکی وا بکەن، کارتێکی فشاریان هەبێ تا بتوان بەرەنگاری ئەم جۆرە ڕەفتارانەی وڵاتانی دراوسێ ببنەوە. هەتا عراق نەبێتە خاوەنی سەروەری خۆی ناتوانێت تەنانەت زاڵ بێ بەسەر قەیرانەکاندا. بەڵام ئاسۆ لێرەدا خاڵە گرنگەکە ئەوەیە ئەمە بەرنامە و کارنامەی ئەو وڵاتانەیە پرسیارەکە لەوەدا ئەی ڕێبەرانی حزبی سیاسی لە عراقدا بۆچی ئەم ڕەفتارانە قبول دەکەن و شکۆی هاوڵاتی عراقی دەشکێنن. بەڵێ زۆر سپاس بڵێن هەربژین. پرسیارێکە کۆنتترۆلکردنا کامپا هۆلێ یا گرتی چەکدار و ئالیگەرên malbatên Daişê berdewame di demekê ku hin welat gavên biçûk ber bi wergirtina welatiyên xwe yên Daişî davêjin berpirsên Kurdên Sûriyê dibêjin pêwîst e bi pêwîstiya wan bi alîkariya civaka ravnetewî heye. Ji bo çareserkirina pirsîrêkên van girtiyan û çarenûsa kampê bigiştî. Ji bo agahiyên bêhtir divê derbarê de niha peyemnêrê me Zana Ömer ji Qamişloyê bimeraye. Dem baş zana te çi nûçeyên nû li dor vê mijarê hene?
بله دم باش صالح شخوا نوچه حری گرم اوگو استرالیای راگهاندیه گو اوی 12 مالباتن چکدارن داعشی هم ولاتین استرالی وگو هزینه جی کامپا روش یا گو دیکوه نافچه دیرکی شخوا او 12 مالبات جن وزاروکن و ورن وگو هستن ولاتکی سیم ولاتکی میواندار و دمکی دلوی داری ببینن و نه دایرکت ورن وگراندن جبو استرالیا او دما گلوی دریجی ببینن دی و مرسلی لی پرسینه و لی کولینه هم دواره حتی کیجان راده حتی کیجان آسته اوانا جن و مترسیدار بین لسر جواکا خویده یا استرالی حتی کیجان راده زرار گهشتیه وانزاروکان روشاوانی تندرستی ساغلمیه چاوایه پاش رده بیلیار ورستندن جبو وگراندن وان ولاتی وان اف لگوری شوپینران یکم جاره گو بله باشه زانا اولات یعنی تا آگاهی هنل دور اولات سیم و کیبه و گلو چما استرالیان اول پرسینو اب بجن و کورین بوان را لنوا کامپی بوان را نکرن چما وان و گویزن ولات کی سیم جخوا او ناوی ولاتی نهاتیه دست نشان کرن نهاتیه گوتن اب آگاهی هم جالیه هن استرالی شوپینر هاتن اشکره کرن دهن راپوران ده هاتا گوتن مجی وقدنگ امریکا چافکانیه که جری وبریا خسر اب آگاهی تکس کر اولات هات گوتن گوش و روجلاتا ناوینه لی ناوی ولاتی نهاتا اشکرن مجی پرسی چما لهناوا کامپی ده اف چنابه لگوری گو آگاهی بردست دبیجن گو او شرط و مرج ده سر دو آستان پیدا نابن یک جی شرط و مرج دهندری کامپی ده زحمتن لآلیه کیدن بملی خوی قانونی و گریداییه جبرگو حتی نها ریوبریا خسر وک ریوبری نهاتیه اریکرینج جواکا نابنتوی وک راوابونه که جبرویجی سدمن قانونی هنه دبگو جدروی چارچوویا حتی کواليسيون نتوي و استراليا غافكي وك حكومه باويجي جبرويجي دبابه ل جيكيس دن يعني نل استراليا نل باكور رجلاتي سوريا المولاتكي ميفاندار لرجلاتا نافين لغور هن تخمينا يا حري جو نيزيك الويدري اف كاروري كرن ورفغوستن وعراقي به باشه زانا اگر اف یک بسرکوه و دیاره وکو ام ببیجن دریه کی یاسایی ج ورگرتنا وان ام ببیجن داعشین ولاتین بیانی را وره وکرن هرچندی که اف پرسکریک اگه یاسایی دم دریجه و دمتو دبیجی انجی ریوبریا خواسته او گشبینه که اف دریه که ولاتین دراجی که بعینی بشیوی استرالیا او جی ولاتین خواه ببن ولاته کی سیمو ری پرسینان ور بوان را بکن جخوا اف پرزگریک کی نافخویی ولات رجلاتی بریا گو پرزگریک کی دمل خوی قانونی دبه پارتین دستلادار ده حکومت ده جوی گاوی بترسن گو باویجن داگو اپوزیسیون وی ولاتی جاره کدن و مجاره بک وک مجاره کی هل بجارتنه جبر ویجی پر به شوایه کی هدی و گاوین بچوتین هلوستن يعني امبيجن هلوستا كجشتيه ولاتن اوروبا درباري وغراندنا مالباتن همولاتين خوين داعش باكور رجلاتي سوريا نوا كيفن نمونه هلوستا فرنسا ويا بريطانيا جدايج هلوستا استراليا يا المانيا نمونه وك بريطانيا هجمارك جمالباتن بريطانيين قوتفلي داعش بونا وك شميمه وك ايدن افانا جي ما في خوني همولاتي هاتنا دورخستن ايدي حكومه وي ولاتي دبيجي افانا نما همولاتيين بريطانينا فرنسا جي همان دميده لي برزغريك د بتايبتي دملي زاروكا دغو دبيجن اف مجاركه مروفي او ريخستن ما في مروفان بتايبتي ما في زاروكان مشاركه بمزن لحكومه ولات اوروبي دكن داكو وان زاروكا بغرينن استراليا افغاف افيد وك نمونه بشتي نوچيا والرابورا هيومن رايتس ووش درباري زاروكن تجرتيغا صناعه ده دوی دریده زاروکه کی استرالی جبر شرط و مرجن دهندری وان گرتیگه هاته مر اف یک جی بو سدمه گو فشارک پرمزن لسر حکومت استرالیا بکرن او حکومت استرالیا افبریار دایه
بله زانا عمر پامنێرێ مەتیش خامشلۆ مەڕە بۆ گەلک سپاس. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرانه. سەرۆکی ترکیە ڕەجەب تایب ئەردۆغان ئیرۆ چارشەمێ لە پارلەمانە ترکیە ئاخافتنێک پێشکەش کرد و تێدا رەخنە لە جهپ و پۆزیسیۆنێک کرد لە دۆر یاسایەکە حیجابێک و جهپ پێشنیار کرد بوو. ئەردۆغان هەروەها بەحسا پرسگرێکە کورد کرد. ji bo agahiyên bêhtir divê derbarê de niha peyamnêrê me ji Enqerê Eyûb Demîr bi me re ye. Dem baş Eyûb pêşniyara CHP divê derbarê de çi ye û Erdogan çi dibêje? Salih CHP pêşniyareka laçikê kir. Yani ji bo ku tedî li Tirkiye demekê rastî pirsgirêk bû paşê wata ku AKP hate serkar ev hinekê rakirin. Lê divê demê de AKP zêdetir vana ji bo hilbijartinê bi kartîne CHP dibêje. Ji bo wî jî em jî dixwazin ku di warê qanûnî da êdî laçik were parastin û ev ji rojevê derkeve. Duh ji xwe dan parlamentê CHP viya lê îro jî daxuyaniyeka Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdoğan hebû. Di gruba civînê de Erdoğan diyar kir ku heke hûn dixwazin warê qanûnê da bêguherandin em jî dibêjin ku bi qanûnê eviyan nayê parastin werin em di zagona bingehîn da bigorînin. Yani ev babet ana dikarin bêjim ku yani Türkiye ber bi hilbijartinê va diçe wisa dixuye ku di rojeva hilbijartinê da an jî rojeva siyasetê da wê rojên pêçî da jî zêdetir derkevin pêş. Ana AKP yani an jî Serokkomarê Tirkiye diyar kir ku ew ana geleleyekê amade dikin wê pêşkêşî parlamentoyê bikin heke CHP di rastî bi dil dixwaze ku gorankarî çêbe bila werin di warê qanûna bingehîn da viya pesend bikin. Başa Eyüp dîsa rastî Erdoğan Belê Eyüp ez xwazim vê bipirsim yanî girêdana vê yekê em bibêjin ev yaseya hicabê û pîvanên li dor danîna hicabê li Tirkiye girêdayî bi tiştên ku li Îranê dibin rasterast girêdayî bi hilbijartinên Tirkiye meseleyeke kevne li Tirkiye çi ye dikarî çi vê derbarê de bibêjî? Yani viyalî da pirsgirêk ew bû demekê wata ku sistema Kemalizm hatiye damezdirandin heta dema AKP jî rastî bivêneve li ser hin kesan yê ku laçik dida serê xwe pêşkêşê hebû yani nikaribû baba karmendekî dewletê bi laçik bi derbasî hundir bibe bi laçik derbasî zankoya bibe an jî ciyekê bibe. Wata ku AKP hate serkar evana tevayî bi şiklekî nû derkete pêş evî em bêjin duwarê fermî da jî dikarin bigirin. Lê ana AKP dibêje ku mev ya anî wek tiştekî stratejiyeka hilbijartinê bikartîne. Ji bo wî jî ana CHP dixwaze pêşiya ya bigire. Di aliyê din de jî dîsa Erdoğan di qisedana xwe da tiştekî din jî behs kir. Yani got ku derketine dibêjin ku mesela Kürt mesela Kürt mesela Kürt dibêje ew dijî mesela çareseriya mesela Kürt bûn me xwast û em yani beramberî dijetiya wan me gorankarî çêkir mesela Kürt êdî tune di kabîneya me da jî ji xwe du Kurd heye. Başa divê derbarê de tiştekî nû di derbarê pirsgirêka Kurd da got lê tenê rexne bûn ji bo opozisyonê. Yani rexne diyar kir. Yani rastî van demên dawî da Erdoğan herî zêde demên berê da tiştê ku digot ana rastî inkar dike dibêje ku berê digot mesela Kurd heye ana dibêje ku me ew çareser kiriye. Li rastî em dibînin ku di warê çareserkirinê da gelek partiyên opozisyonu an jî hin partiyene nêzî desthilatiyê hin em bêjin parlamenterên AKP em gel wan jî qise dikin yekû Kurdin dibêjin ku di warî da çareseriyek çê nebiye. Lê Erdoğan ana siyaseteke wisa dide pêşiya xwe ku dibêje mesela Kurd çareser biye êdî mesela Kurd da viyalî da hiç tiştek nemaye. Belê peyamnêrê me Eyûb Demîr tu ji Enqerê me re bû gelek spas ji bo demate. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە.
دوای تێپەڕبوونی سەر ڕۆژ بەسەر بڕیارەکەی دادگای ئەمریکا بۆ هەڵۆشانەوەی دۆسیەی مافی لەبەربردنی کۆرپەلا کە بڕیارێکی گرنگی ساڵی 1970 بوو. ئەم بڕیارە مافی لەبەربردنی کۆرپەلەی لە سەرانسەری وڵاتەکەدا کرد بە مافێکی یاسایی. سەرۆک جۆ بایدن ڕۆژی سێشەمە هۆشداریدا لەوەی کە کۆماریەکان هەڵوێستە توندەکانیان دوو هێندە کردووە بەرامبەر قەدەغەکردنی فیدراڵی لەبەربردنی کۆرپەلا. هەروەها بایدن ڕاشیگەیان کە کۆشکی سپی هەروە دانانیشێت و ڕێگە بە کۆماریەکان نادات ئەو کارە بکەن. بایدن و جێگری سەرۆک کامالا هەرێس ڕۆژی سێشەمە لەگەڵ چەند وەزیرێکی کابینەکە و بەرپرسانی دیکەی باڵا کە لەگەڵ پزیشکەکاندا لە سەرتاسەری وڵاتەکەدا کۆبوونەوە سەرۆک بایدن هەوڵ دەدات پرسە کە تا هەڵبژاردنەکانی ناوەڕاستی خولی سەرۆکایەتی بهێڵێتەوە و بەردەوام بێت لە فشارەکانی لە کاتێکدا دیموکراتەکان هیواخوازن پارێزگاری لە تاوسەندنی تووڕێیەکان بکەن لەو بارەیە و بەکاری بهێنن بۆ ئەوەی کۆنتڕۆڵی کۆنگرس بکەن. لەباربردنی کۆرپەلە لە ئێستادا لایانی کەم لە 4 ویلایەتدا قەدەغەیە. هەندێک ویلایەتی دیکەش قورسایی توندی سنووردارکردنیان لەسرە لەو بارەیەوە. ئەمریکا ڕاگەهاند کە ئەو 625 ملیۆن دۆلار ئالیکاریە لەشکریە دن پێشکەشی یوکراینایە دکە. پاکێتەکە کە سیستەمین موشەکن پێشکەفتی یەن دنجی بەدەحەوینە ji بۆ ئالیکاریە لەشکری یا وی وڵاتی دشەرێ بە رووسیای را بەهێز بکە. سەرۆک جۆ بایدن پەیوەندیە سبێ یا سێشەمێدا بە سەرۆکی یوکراینە ڤلادیمیر زێلەنسکی را پاکێتە هەری داوی کۆ تێدا سیستەما ڕۆکێتن پێشکەتی یەن تۆپ ئاڤێژان هێمارس ببورن جەبلخانەیەن سیستەمن تۆپ ئاڤێژان و وەسایتên zirxî vedexewîne berfireh kir. Lora Cooper cîgera alîkarê wezîrê berevaniyê ji bo karûbarên Rûsya, Ukrayna û Eurasya di civîneke çapemeniyê de got ev pakêt dê şiyan û cebilxaneyên zêde ji hêzên çekdarên Ukraynayê ra peyda bike ku pêwîst e ew li rojhilat û başûr pêşketinên xwe biparêzin di nav de topavêjên bêhtir. Serkirdeyên Amerîka û Ukrayna roja sêşemê axaftin di demekê de ku encûmena bilinda Rûsyayê roja sêşemê bi fermî tevlêkirina beşên axaya Ukraynayê pejirand piştî referandumên ku Ukrayna û hevalbendên wê yên rojavayî wekû sextekarî binavkirin. سەرۆکی کۆمسیۆنی ئەوروپا ئۆرسالا ڤاندەرلینگ ڕۆژی چوارشەممە پلانی وەرزی زستانەی یەکێتی ئەوروپای خستە ڕوو سەبارەت بە وزە و سوتەمەنی لە کاتێکدا بەهۆی شەڕی ئۆکرانیا و گەمارۆکانی سەر رووسیا و دابینکردنی وزە و سوتەمەنی لە سەرانسەری کیشوەرەکەدا لە مەترسیدایە. ڤاندەرلین وتی شەڕەکە پێی ناوەتە قۆناغێکی نوێوە. هەروە یەکێتی ئەوروپا پشتگیری ئۆکرانیا دەکات تا ئەو کاتەی کە پێویستێتی. ئاجانسا نوچەیەنە دەولەتە رووسیا تاس ڕاگەهاند کە سەرۆکی ئاجانسا ناونەتەویە ئەنەرژیە ئاتۆمی IAEA رافایل گرۆسی ڕۆژە چارشەمێ گوت دەبە ئەو جارێکە دن سەردانە سنتراڵە ناڤۆکیە زەپۆرێژە کۆ دەبن کۆنترۆلا رووسیایدا بکە. تاسێ ڕاگەهاند کۆ گرۆسی دێ کۆمەها بۆری سەرۆکتیە شاندەکە IAEA لە سنترالی کرد بوو گوت ئەوێ لەسەر ئاواکردنا هەرێمە ئەولە لە دۆر سنترالی گوتوبێژ بکە. هاوکات بەپێی راپۆرتەکانی فەرمانڕەوایی ناوچەکانی کیف ئەمڕۆ ڕانگەیان لە ئاکامی هێرشێکدا بە فڕۆکەی بێفڕۆکەوانی دروستکراوی ئێران کەسێک بریندار بووە. ئۆلێکسی کۆلیبیا لە سۆشیال میدیا ڕایگەیاندووە لە شەودا دوژمن بە فڕۆکەی بێفڕۆکەوانی جۆری کامیکازی ئێرانی کە جۆری شەهید 136 هێرشی کردوتە سەر ئەو شارە کۆلیبیا و تووشێتی هێرش و تەقینەوە لە شارۆچکەکەدا ڕوویداوە و کە 100 کیلۆمەتر لە باشووری کیفەوە دوورە. ژمارەی دانیشتوانەکەی پێش جەنگەکە نزیکەی 200,000 کەس بووە. وتیشی کەسێک بریندار بوو و چەندین دامەزراوەی ژێرخانی ئابووری زیانیان بەرکەوتووە.
فەرماندەی ئۆپراسیۆنی باشووری سوپای ئۆکرانیا لە تەلگرامەوە ڕایگەیان دوێنێ شەوی ڕابردوو 6 فڕۆکەی بێفڕۆکەوانیان لە هەمان جۆر خسۆتە خوارەوە بەبێ ئەوەی وردەکاری شوێنەکان دیاری بکات بە گوێرەی میدیاکانی ئێران سەدان فڕۆکەی بێفڕۆکەوانی خۆی ڕادەستی رووسیا کردووە سەرڕای هۆشداریەکانی واشنگتن کە هاوپەیمانی کیفە و نایەڵێت ئەو فڕۆکانە ڕادەستیان بکرێت. لە وەرزی هاوکات بابگەڕینەوە بۆ هەرێمی کوردستان. لە وەرزی پاییزدا بازاری ڕۆشنبیری تەوێڵە لە دەڤەری هەورامان بە درێژایی وەرزی پاییز گەشتیارێکی زۆر کۆ دەکاتەوە. بەرهەمی پاییزی هەورامان لە بازاردا دەفرۆشێت. زوربەی ئەو بەرهەمانە لە بەسانەکانی هەورامانەوە دێ و بەشێکی دیکەشی لە ناوچە جیاجیاکانی هەورامانەوە دەهێنرێت و لە بازاردا دەفرۆشێت. کەس هەیە گوێزی هەورامانی نەخوارد بێت؟ بازاڕی پاییزەی هەورامانە بەروبوومە پاییزی و هاوینیەکان هێنراونەتە بازاڕەکە و ئامادە دەکرێن بۆ کڕیاران کە گوێز دیارترین بەرهەمە لەم وەرزەدا. پاییزان خەریکی گوێزین و تومان هەیە و ڕۆبەنار ئەو شتانە سەرەکیە هەنار و ئەتر گوێزەکەی سە بێکەی و جوانە و ئەوە پاکیەکەین و تاوش وەڵا ئەمساڵ لە پار چاکترە جوانە ماشەڵا گوێزەکەی گەورەیە و جوانە. فرۆشارەکان قەیسی و تو هەرمێ و گوێز و ترش و بادام و چەندین خواردنی دیکەیان ئامادە کردووە. ساڵانە لەم وەرزەدا کڕیارێکی زۆر ڕوویان لێدەنێن. شتەکان زیاتر شتەکانی ئێمە کوردەواریە، گوێز تووە، وەختی هەنار بێ هەنارە، هەرمەیە، ئەو شتانەیە قەیسیە. تر بەعزێ شت هەیە ئەم وەرزە وەختی ئێستا زیاتر وەختی گوێزە. لای ئێمە ئێستا ئەمە توی تەوێڵەیە، توی سۆسەکانە، هی بەڵخەیە، هی بیارەیە بڵێن هی ئەم منتیقەی خۆمانە. گوێزی شەعای نەشت بەس گوێزەکە بڵێن ئەوەنە زۆر نییە بەروبوومەکەی تەوێڵە بڵێن بمێنێتەوە بۆ ساڵێکیکە. بەشێک لە ژنانی هەورامان سنووری ئێران دەبڕن و دێنە خوارەوە بۆ بازاڕەکە. ئەوانیش بە دەرفەتی دەزانن بەرهەمەکانی خۆیان ساغ دەکەنەوە. گیان نوچەوە ئەمێنە بازار و تەوێڵێ و ئەمێنە کچە و کلیچی ماردنی مرەش و شاپێ خەرجیم و ملوەوە و ساق و سەلامەت و نیشەچمە ورەشونەوە تالا کاکە ئاواتی و ئاریشەم میشوەرەوە. هاوڵاتیان و گەشتیاران بۆم وەرزە جگە لە سەردانی هەورامان بۆ بینینی دیمەنە پاییزیەکان دێنە بازاڕەکە و لەگەڵ خۆیان بەرهەمەکان دەبەنەوە بۆ وەرزی زستان. ئەگەڕێتەوە بۆ ئەو شتە کوردەواریانەی کە لێرە لە مەنتقەی هەورامان ئەم شتانە دەفرۆشێن بەهۆی هاتنی ئەو گەشتیارانە لە شارەکانی وەکو کەرکووک و هەولێر و سلێمانی و تا گاتە جنوبیش خەڵک سەردانی ئەم شارۆچکەی تەوێڵەوە کە هەورامان دێ بۆ شتکڕین و بۆ سەیران و بۆ گەشتیا وەختی کە ئەگەڕێنەوە تر هەر کەسێ و شتێ لەم شتە کوردەواریانە ئەکڕێ بۆ ماڵەوە. تەوێڵە لە هەورامان و بازاڕەکەی لە هەموو وەرزەکاندا گەشتیاری تایبەت بەخۆی هەیە. جوانی سروشتی ناوچەکە و وەک کڕیاران دەڵێن باشی مامەڵەی خەڵکی ناوچەکە وای کردووە لە هەموو وەرزەکاندا هەورامان جمەی بێت لە گەشتیاران. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان. داستانی پڕ لە گێژاوی کڕینی تویتەر لەلایەن ئیلان ماسکەوە جارێکی دیکە ڕۆژی سێشەممە دەستی پێکردەوە و کۆتایی هات. دوای ئەوەی بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیایی تێزلا پێشنیاری کڕینی تویتەری کرد کە لە سەرەتادا ڕێکەوتبوون لەسەر ڕێکەوتنەکەی سەکرا بوو کە بە 44 ملیار دۆلار بیکڕن. ئیلان ماسکە گۆڕانکاریەکی سەسوڕهێنەری لە تویتەرەوە ئەنجامدا و هەموو جارێکی لە نامەیەکدا بۆ تویتەر ئاشکرای کرد ئەو نرخی ئێوێ بەر لەوەی لە ویلایەتی دەلەوەر دەست بە دادگای کردن بکرێت لە نێوان ئەو دوو کۆمپانیایەدا.
بله بینر هجال لور کرد کنکشن ایرو بداوی هات تاجر کدن سلافین هفکاری من آسو جبار و من جبوه هر شادو بختور بن هەر شاد و بەختەوەربن.